ئامادەبوانی بەڕێز میوانانی خۆشەویست زۆر بەڕێز جێگیری سەرۆکی هەرێمی کوردستان بەڕێز وەزیری ڕۆشنبیری لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بەڕێز سەرۆکی زانکۆی سلێمانی بەڕێز پارێزگاری سلێمانی بەڕێز دکتۆر تەها ڕەسوڵ دامەزرێنەری دامەزراوەی کەریمی عەلەکە بەرپرسانی حزبی و حکومی و مامۆستایانی ئاینی و دکتۆرە بەڕێزەکان هەمووتان بەخێر بێن سەر و سەرچاو. لە ڕاستیە ڕەنگە هەروە ئاسان نەبێ بە ئەزموونێکی کەم و تەمەنێکی کەم و زانیاریەکی کەمەوە بتوانم لە حزوریەوەیە چە دەربارەی یەکێ لە عەلامە و نووسەر و ڕۆشنبیر و شارەزای بواری شەریعەت و یاساناسێکی گەورەی وەکو مامۆستا شێخ حەمەوی خاڵ بکەم. لە ڕاستیان کۆنفرانسەی کە ئەمڕۆ لە خزمەتێوەی بەڕێزان تیایدا بەرهەمی کارکردن و ماندووبوونی زیاد لە 6 بۆ 7 مانگی ڕابردووە کە بە وردی و بە چڕی لەگەڵ دکتۆرە بەڕێزەکانی زانکۆی سلێمانی لەسەر خەت بووین پێکەوە کارمان کردووە بۆ ئەنجامدانی ئەم کۆنفرانسە. ئێوەی بەڕێزەزانن شاری سلێمانی و مێژووی ئێمە پڕە لە ناوی درەوشاوە، پڕە لە زانا و دانا و ئەلامەی گەورەکە خزمەتیان بە بواری فەرهەنگ و کولتور و ڕۆشنبیری کردووە و هەوڵەکانی ئەوان وای کردووە ئەم میلەتە هەمیشە بە زیندوی لەسەر پێی خۆی بۆستێت. چکە لە ڕاستیایەوەی بەڕێزەزانن ئەوە سیاسیەکان نین کە کولتور و نەتەوە دروستەکەن، ئەوە زمان و فەرهەنگ و ڕۆشنبیریە کە ئەتوانێت میلەتێک بە زیندوی بۆ هەزاران ساڵ لەسەر خاکەکەی خۆی بێڵێتەوە. لە ڕاستیە بەڕێزان مامۆستا شێخ حەمەوی خاڵ لە کورتترین پێناسەدا ئەگەر سەیری کەین و واز لە هەموو بەرهەمەکانی کەی بێنین تەفسیری خاڵ و فەرهەنگی خاڵەکەی شاهدی ئەوەی بۆ دەن کە یەکێکە لە زانا و ڕۆشنبیرە گەورەکانی ناو دنیای ڕۆشنبیری ئێمە. لە ڕاستیە کە ئاور لە مێژوویەم پیاوە دەیتەوە حەقی ئێمە زۆر بە شانازیەوە ناوی بێنین. ئەگەر سەیری مێژوویە دەبی ئیسلامی بکەین بە تایبەتی لە سەردەمی عەباسیەکانە ئێمە بەرناوێکەکەوین بە ناوی جاحز کە ئەم پیاوە هەموو تەمەنی خۆی لە خوێندنەوە بە سەرەباتە لە دوجارە بەهۆی خوێندنەوە بینایی چاوەکانی لەدەستەدا. لە ئەدەبی جیهانی و ئەوروپیا ئێمە بەرناوێکەکەوین بە ناوی بۆرخیس کە ئەم زاتەش دیسانەوە بەهۆی خوێندنەوە و قوڵبوونەوە لە ناو ڕۆشنبیریە بینایی چاوەکانی لەدەستەیە. ئێمەش وەک کورد بێبەش نین لەمە. مامۆستا شێخ حەمەوی خاڵ یەکێک لەو زاتانەیە کە بەهۆی قوڵبوونەوە لە ناو دنیای خوێندنەوە و کارکردن لە ناو ڕۆشنبیریە چاوەکانی وردە وردە بەرەو کەسبوونە ڕواتە پزیشکەکان ئامۆژگاریەکەن کە دوورکەوێتەوە لە خوێندنەوە و نووسی. بەڵام مامۆستا شێخ حەمەوی خاڵ بە گریانەوەڵێ چاوێکەگەر لە ڕێگەی خوێندنەوە و نووسینە بەکارنێت ئەو چاوە هەر کوێر بێ باشە تا دوجار چاوەکانیشی لەدەستەیە. ئێمە خاوەنی ئەم زاتە گەورەین بۆیە حەقە شانازی پێوە بکەین بەردەوام لە بەرهەمەکانی قوڵبینەوە تایە توێژینەوەی زیاتری لەسەر بکرێ و ئەم هەوڵەی ئەم ڕۆژمان بێ بە بەشێک لە ئەو کار و چالاکیانەی کە ئاسوودەی بە ڕۆحی ببەخشێت و لێرەشەوە داوایەوە کەین کە ئەم کۆنفرانسە ببێتە کاری یەکەم و درێژەی پێ بدرێت. بەڕێزان ئێمە لە دامەزراوەی کەریمی عەلەکە وەک پرەنسیپی هەمیشەییمان یەکێ لە کارەکانمان قوڵبوونەوەیە بۆ ناو مێژووی خۆمان و کارکردن لەسەر ئەدەب و ڕۆشنبیری و فەرهەنگ وەلەو پێناوەشە چەندین کارمان کردووە کارەکان بۆ خۆی شایدیەوەن کە زۆربەتان لە ناو ئەو چالاکیانەیە حزوورتانە بووە. دامەزراوەی کەریمی عەلەکە لە ڕۆژگارێکا دروست بوو کە شەڕی داعش و ڤایرۆسی کۆرۆنا قەیرانی ئابووری بەرۆکی ئەم وڵاتی گرتبوو. لەو ڕۆژگارەدا بەڕێز دکتۆر تەها ڕەسوڵ بیری لە دروستبوونی ئەم دامەزراوەیە کردەوە. ئەو کاتێک کە هەمووان چووبوونەوە ناو ماڵەکان لە ڕێنمایی دکتۆرە بەڕێزەکان بۆ ڤایرۆسی کۆرۆنا دکتۆر تەها ڕەسوڵ لە ماڵەوە هاتە دەرەوە لەگەڵ تیمەکەی هەوڵیاندا
هاوکاریەکانیان بگەێنە بنکە تەندروستیەکان بگەێنە وەزارەتی پەروەردە کە خۆی لە هەزاران دەستکێش دەرمانی تەحکیم و پاکەرەوە و هەروەها دەمامک بۆ وەزارەتی پەروەردە کە سەر و 2 ملیۆن دەمامکیان بە وەزارەتی پەروەردە دابین کرد. جیا لەوە کە ژیان ئاسایی بۆ ڤایرۆسی کۆرۆنا نەما دامەزراوەی کەریمی عەلەکە ڕووی کردە بواری ڕۆشنبیری لەو بوارەشە چەندین دیدارمان سازداوە و لە پشت چەندین دیداری ترەوە بووین بە هاوبەشی چەندین کۆڕی ڕێزلێنان و چلەی ماتەمینی و ساڵانەمان بۆ ئەدیب و ڕۆشنبیر و نووسەرەکانمان کردووە کە هەموو ئەوانە باسکردنیان بۆ سوپاس و ستایش نین لە ڕاستیاوە ئەرکی ئەخلاقی و نیشتیمانی ئێمە بووە لە ڕابردووە و بۆ داهاتووش ئێمە لێرەوە ڕایەگەێنین کە لە مانگی 12 مانگی داهاتوو دیدارێکی گەورە بۆ عەلامە و نووسەری گەورە مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس بەڕێوە بێ لە مانگی 1 ساڵی داهاتووە لەگەڵ زانکۆی سەلاحەدین دیدارێکی گەورە بۆ ئەفسانە و فۆلکلۆری کوردی بەڕێوە بێ و لە ناوەڕاستی مانگی 5 ساڵی داهاتووە دیدارێکی گەورە بۆ سەرکردەی گەورەی ئەم گەلە سەلاحەدینی ئەیوبی بەڕێوە بێ. بەڕێستەرۆکی زانکۆی سلێمانی وەک بەڕێوەبەری دامەزراوەی کەریمی عەلەکە لە ڕابردوودا بە شانازیەوە چەندین کارمان لەگەڵ بەڕێستانە کردووە. لێرەش لە بەردەم ئەم میوانە بەڕێزانەیە ڕایەگەیەنین کە بۆ داهاتوو زانکۆی سلێمانی لە هەر جێگە و لە هەر شوێنێک پێویستی بە ئێمە بێ ئێمە بە شانازیەوە ئامادەین هەر جۆرە هاوکاریەکمان لەدەست بێ هاوکاریان بکەین و وەکاریان لەگەڵ بکەین چونکە بە بڕوای ئێمە زانکۆی سلێمانی ئەستێرەیەکی گەشت و ناوەندێکی معرفی گەورە و گرنگی ئەم شارەیەوە لەسەر هەمومان پێویستەکە هاوکار بین لە سەرکردنی کار و پرۆژە و چالاکیەکانیانە. دووبارە ڕۆحی مامۆستا شێخ محەممەدی خاڵشاد بێ ئێوەی بەڕێز بەخێر بێن سەر و سەرچاو بە هیوام پش و درێژ بن لەگەڵمان بمێننەوە بۆی ئەو بەرنامەی کە دانراوە بتوانین بە باشی پێشکەشی بەڕێستانی بکەین و دووبارە بەخێر بێن. سپاس بۆ بەڕێز بەڕێوەبەری دامەزراوەی کەریمی عەلەکە.